ئەی شەهیدان ئەی شەهیدان نامرێ ناو نیشانتان ئێوە بوونە ڕابەرێمە بوونە پشت و سەنگەرێمە تا شەهید خوێنی نەڕێژێ تاک و گەل تاڵی نەچێژێ داری ئازادیشی نابێ باخی ژینمان ڕەنگین نابێ تاجی سەربەرزیتان لەسەرنا دوژمنی گەلتان وەدەرنا. بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵتانە بین بۆ یادکردنەوەی شەهیدە قارەمانەکانی کورد و کوردستان بۆ یادکردنەوەی 20,000 شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەمڕۆ 21/11 یادی ئەو شەهیدە قارەمانانە دەکەینەوە کە لە زیندانەکانی بەعسە ئیعدام کران، یادی ئەو شەهیدانە ئەکەینەوە کە لە سەنگەرەکانی بەرگری خوێنی ئاڵیان تێکەڵ بە خاکی پیرۆزی کوردستان بوو، یادی ئەو شەهیدانە ئەکەینەوە کە بە تۆپ و تەیاری بەعس شەهید بوون، یادی شەهیدانی دەستی داعش دەکەینەوە. بەڵێ بەڕێزان، ئەمڕۆ لە بەرنامەکەمان جگە لەوەی کە میوانمان ئەبێ لە ئەستۆدیۆ قسە لەسەر سەروەریەکانی شەهیدان ئەکەین، هاوکات پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکانی کوردستان ڕووماڵی ئەو مەراسیمانە دەکەن کە بۆ بەرز ڕاگررتنی ئەم یادە بەڕێوە دەچن. سەرەتاش راپۆرتێک دەبینین و دواتر لە ئەستۆدیۆ لەگەڵ یەکێک لە میوانەکانمان گفتوگۆمان دەبێت. شەهیدانم ڕێبوارانی ڕێگەی کەمبژی و کەڵبژی، من هەموو بەیانیەک لەگەڵتینی بەتینی خۆری هەڵەبجە و شارە زووردا سرم نەوی دەکەم و لە حزورتاندا سڵاوێکتان بۆ دەکەم. ئێوە هەمیشە ئەستێرەیەکی ڕەونەقداری ئاسمانی من و لە بیر و یادەوەریشمدا شەوانی اختیفا و پەلاماری تاکە کەسی و گەردەلولی تۆڵەی ئێوە هێشتا زیندوو دیارە. ئێوە کوڕانی سەنگەرێک بوون، ناحەز نەما تاقیتان نەکاتەوە و نەشکان، زۆرێکیشتان کردە پەندی زەمانە گەرچی ڕووباری خوێنی ئاڵتان وەک لافاوی بە خوڕی بەهاران هاژەی دەکرد. و ئێمە وەکو کەسوکاری شەهید پیرۆزبایی لە خۆمان و لە سەرجەم بنەماڵە و کەسوکاری شەهید دەکەین و ئەمەوێت لە ڕێگەی ئەم کەناڵە بەڕێزەوە داوا لە هەردوو هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی یەکەم زیاتر بایەق بە کەسوکاری شەهید و ئەوە بە تایبەتی مناڵی شەهید بدرێت، هەم لە بەشداریکردنیان لە سەرجەم ئۆرگانەکانی حیزب وەک خۆتان نەزانن و هەم ئاسانکاری بۆ منداڵی شەهید بە تایبەتی لە پرۆسەی خوێندن بکرێت و لە دوای کۆنگرەوە کەسوکاری شەهید وە بە تایبەتی مناڵی شەهید چاوێکی زیاتریان لە هەردوو هاوسەرەوە بۆی بتوانن زیاتر خزمەتی کەسوکاری شەهید بکرێت. و ئێمە شانازیان پێوەکەین. من وەکو خۆم کە سێ شەهیدم هەیە بۆ ئەم نیشتیمانە، سێ مامەی گرنگی باشم لە دەستداوە، بەڵام کە شەهیدی یەکێتین من هیچ پێی ناڕەحەت نابم، چونکە لە سەنگەرا شەهید بوون. شەهیدەکانی من هێما بوون بۆ ئەو ئاشتی کە ئێستا بەرقەرار بووە لە کوردستانەکەی مناوە. من و نەوەکانی تر و ئەو نەوانەی کە شەهیدیان داوە لە سایدا دەحەسێنەوە لەم ڕۆژە پیرۆزەدا کە 21/11 دیاریکراوە شەهیدی یەکێتی، شانازی بە شەهیدەکانمانەوەکەین و هەتا ئەمرین لەسەر ڕێبازی ئەوانە ڕۆین و وەک یەکێتیەک پیرۆزبایی خۆم لەم ڕۆژەدا نەگوەک و ناڕەحەتیەک دەربڕم. پیرۆزبایی ئەەکەم لەو خوێنەی کە یاومانە، ئەویش بە خوێنی ئەو شەهیدانە بوو کە ئازادیمان بۆ ئەم ڕۆژە نووسیەوە و یەکێتیە بێ شانازی بە شەهیدەکانی خۆیەوە بکە. ئێمە لە هەڵەبجە یەکەم شەهیدی شۆڕشی نوێ و یەکەم شەهیدی دەستی داعش و دەیان میرخاس و نیشتیمان پەروەر و بڕی ئازا و ڕۆژانی نائومێدیمان بەخشی، تا ئێستاش هەر تفەنگی ئەوانە لە شان و شەوکەتینەوەکانیاندا هەر بە گوڕە و لەگەڵ خەباتدا ڕێگە دەکات. هەموو مرۆڤێک لەدایکە ئەمرێت و ئێمە سەربەرزین کە باوکمان لە پێناوێکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕێوازەکەی مامە شەهید بووە. من وەکو کوڕە شەهیدێک داوا لە یەکێتی نیشتیمانی هاوسەرۆکانەکەم
کە بەجددی ئاورێ لە کەسوکاری شەید بدەنەوە بەڕاستی لە بڕوا ناڵم پشتگوێ خراون بەو ڕاستەیە بەڵام ئەبێ زیاتر بەدام بنەماڵی شەیدەوە بڕۆن ئێمە خوێنمان ناوە شانازی پێوەکەین و شەیدمانیا و بەردەوامی ژەبین لە ڕێبازەکەی بەڕێز مامجەلال کە ئەو مەکتەبەکە ئێمەی فێرکردەوە و تەلەبەیەت لەوێ بۆ یەکێتیە گەزاران شەهیدی ڕێگای ئازادی و دەیان فەرماندە ڕنگ بێت ئەو مافەی پێ بدات کاتێک یەکێتی سەرمەشقی بوژانەوەی ڕێخستن و هەستانەوە و ڕگەستوری بوو بەرامبەر بە جەلادەکانی وەکو بەعس و دواتریش گروپە تیرۆریستیەکان زۆری دیکە ناومێت بووبوون بۆیە یەکێتی بە شەهیدەکانیەوە سەری بەرزە و ئێستاش هەر هێزێکی گەورە و جەماوەری و بەرگریکارە لە خەڵکو و ئەزمموی ئێستای حکومڕانی هەرێمی کوردستان لە مێژوو خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە سنووری هەڵەبجە و هەورامان و شارە زووردا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەمڕۆ 2000 شەهیدی سەنگەری بەخشیوە وەگنەوەی شەهیدان ئاماژەیان پێکرد ئەوان ئومێدی گەورەیان بە سەرکردایەتی یەکێتی هەیە و چاوەڕێیەوە دەکەن ئەرکێکیان پێ ببەخشێت فەرحان حەمەخان گەلی کوردستان هەڵەبجە زۆر سپاس بۆ هاوکارمان فەرحان حەمەخان ڕۆژی شەهیدی یەکێتی شەهیدبوونی کەڵەپیاوانی وەک شیهاب و جەعفەر و ئەنوەر نامنراوە شەهید شیهاب ڕۆژی شەهیدکردنی هەزاران کەس کە ژاوەی تەرمەکەیان بردەوە بۆ سەیوانی نەمری شەهید جەعفەریش شاری کۆی وروژاند و گەورە و گشکە ڕێوڕسمی شەهید جەعفەریان کردە فێستیڤاڵی پەیمانیۆکردنەوە بۆ شۆڕشی نوێ شەهید شیهاب بەدەم دروشمی کەم بژی و کەڵ بژی دەستی کردە ملی جەعفەر و ئەنۆر و پیاڵاوەکەی بۆ سەر جەلادەکان بەرز کردەوە و پەتی قەناری کرایە گەردنی جوامێری شەهید جەعفەریش بەدەم سرودەوە جەلادەکانی ترساند و پێکەنین لێوە جوانەکانی بەرنەدا و لە هاوڕێتی گیانی بەگیانی شیهابەوە کرایە هاودوا هەناسەی شیهابی ڕابری شەهید ئەنوریش ڕێچکەی هاوڕێکانی گرت و گیانی نەمری ئاوێتەی ئاوازی سەروەران کرد و بە هەرسێکیان بوونە سێ ئەستێرەی درەوشاوی ڕێپشاندەری شۆڕشی درێژخایەنی خەباتی ڕزگاری خوازی نەتەوەکەمان بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان ڕۆژی شەهیدی یەکێتی بۆ میوانداری بەڕێز لهۆن شەهید حەمەفەرەش هەورامی ئەندامی مەکتەب و لێپسراوی ڕاگەاندنی مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە کاک لهۆن بەخێر بێت زۆر سپاس کاکە سامەجان ڕۆژی شەهیدی یەکێتی بۆ ئێمە وتمان یەکێتی 20,000 شەهیدی بەخشیوە و لە ناو ئەم 20,000 نزیکەی 30 کەسیان سەرکردایەتین ئێمە شەهیدمان لە زۆربەی بەشەکان و لە زۆربەی کاتەکانە بەخشیوە بۆ ئەم ڕۆژە هەڵبژێدراوە بۆ یادکردنەوەی شەهیدانی یەکێتی بەڵە زۆر سپاس بۆمزە سەرکردنەوەی سەرەتا ڕێز و سڵاو و خۆشەویستیم هەیە بۆ سەرجەم کەس و کاری شەهیدان سڵاو لە گڵکۆی شەهیدە سەربەرزەکانیان سەبارەت بە پرسیارەکەی جەنابێ یەکێتی لە سەرەتای دروستبوونیەوە ئەم کەڵە شەهیدانە وەکو شەهیدان خاڵە شەهاب و شەهید ئەنوەر و شەهید جەعفەر داینەمۆیەک بوون بەڕاستی بۆ دروستبوونی ئەم شۆڕشە ئەمانیش لە چوارچەوەی کۆمەڵی ڕەنجدەرانە کە سەرەتای دروستبوونی یەکێتی هێزی یەکێتی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان بوو ئەم سەرکردانە کارێکیان کردبوو بەحسیان هێنا بۆ شۆک بەحسیان هێنا بۆ لەرزین ڕێخستنێکی زۆر بەهێز چالاکی زۆر بەهێز تەنزیمێکی زۆر باش لە ناو خەڵکا دڵی خۆیان کردبووە جێگای خۆیان کردبووە بە هەموو شێوەیەک ڕژێمی فاشیستیش هەوڵ لە هەوڵی ئەوەدا بوو کام کەسانە بەدەست بێنێت و لە ناویان بەرێ بەداخەوە هەوڵەکەی هاتە دی ئیشی خۆی کرد سەرکردانەی دەستگیر کرد لە ڕێگەی یەکێ لە وڵاتانی دراوسێەوە کە خیانەتیان کردو بەهۆی ڕێکەوتنامی شومی جەزایرەوە تەقدیمی حکوومەتی عێراق کرانەوە بەڵام ئەوان لە زینداندا تەنها ئەوە نەبوو دانیشن و هیچ هەڵوێستیان نەبێت هەڵوێستیان زۆر بوو یەکێ لەو شتانە
هیچ نهێنیەک لەلایەن ئەوانەوە لەسەر ڕێخستنەکانی شار ئاشکرا نەکرا. یعنی ئەگەر بێت و ئەو کاتە خوا نەخواسە هەر نهێنیە بدرکێنرایە ڕەنگە مەترسی لەسەر کۆی شۆڕشەکە دروست کۆی شۆڕشەکە هەرسیێنە شۆڕشەکە سەرەتا بوو و ئەوانش مەبەستیان هەرەوە بووە. ئەوانیش داینەمۆی بەهێزکردنی شۆڕشەکەم بەڕاستی یەکێ لەوانە ئاشکرانەکردنی هیچ زانیاریەک بوو. دووهەم بە گیانی خۆیان ژیانی زۆر کەسیان پاراست. و هەروەها لە سێدارەدانی ئەوان لە 21 یانزەدا بووە داینەمۆیەکی تر بۆ زیاتر بەهێزکردنی شۆڕشەکە بەڕاستی. زۆرترین کادرە و کاتە بە جۆش و خرۆشەوە لە ناو شۆڕشەکەیا دەستیان کرد بە ئیش و کار و بەڕێخستن. تەنانە ناشنەکەشیان لە هەر سێ شارەکەی کۆیە و مەسەلەن کەرکووک و سلێمانی بە ڕێوڕسمێکی گەورە خەڵکێکی زۆر بەشدار بوو. بەڵێ یعنی ئەو خۆی لە خۆیان شۆڕشێکی تر بوو. بێگومان خۆی ئامانجی بەعس لەوە بوو کە شۆڕشەکە سەرکوتکە بەڵێ کپی کاتەوە. بەڵام خۆشبەختانە زیاتر شۆڕشەکە بەرەو پێشچوو خۆشبەختانە برەوی زیاتری بەخۆ بینی کادری زۆر باش هاتنە ناو شۆڕشەوە خەڵکی زۆرتر چوونە ناو چوونە شاخ پێشمەرگە چالاکی دەست پێ کرد لە دۆکەوە تایەتە هەورامان تا گەرمیان شەهیدیشماندا. یعنی تەنها ئەوان نەبوون لە کاتی ئەوان لە پێش ئەوان لە دوای ئەوان کاروانی شەهیدانیش بەردەوام بوو. بەڵێ ئێمە کە باسی شەهیدانی یەکێتی ئەەکەین بەستەنها لە فیئەیەکی دیاریکراوە ینی ئێمە شەهیدبان هەیە یان ئەوە تا بەسەرەن لە هەموو چینی توێژەکانە ئێمە پێشمەرگەمان هەبووە بەڵام بە هەمان شێوە شەهیدیشمان هەیە. بێگومان شەهیدیشمان هەیە لە کەمەنەتەوایەتەکانی شەهیدمان هەیە. شەهیدمان هەیە لە دینی مەسیحی شەهیدمان هەبووە بۆ نمونە خەڵکی فارس بووە بۆ نمونە خەڵکی ڕۆژەڵات بووە شەهیدمان هەبووە خەڵکی باکووری کوردستان بووە شەهیدی تورکمانمان هەیە تورکمانمان هەیە بەڵێ عەرەبمان هەیە کاکەیمان هەیە بۆ نمونە کاکەیشمان هەیە ئاشورمان هەیە زاونەتەوەکان کە لە کوردستانە ئەتوانین بڵێن یەکێتی حیزبێکی کوردستانیە نەک بەتەنهانەتەوەی بێگومان وایە. ینی شەهیدەکانیشمان بە هەمان شێوە شەهیدی هەموو نەتەوەکانی تایە بێگومان و هەموو ئاینزاکانیشی تایە. بەڵێ بێگومان لە ناو شەهیدەکانە ئێمە چۆن پێشتر باسم کردێمە پێشمەرگەی هونەرمەندمان هەبوو بە هەمان پێشمەرگەمان هەبوو مامۆستا بۆ پزیشک بووە لە ناو شەهیدەکانیش ئەممانە ئەبێت ئەبینین. بێگومان شەهید ئازاد دەورانی یەکێ بووە لە ڕۆشن بیرترین کەسایەتیانی لەناو شۆڕشە هونەرمەندێک و گیتارەکەشی یادگاری ماوە. بەڵێ بێگومان نمونەمان زۆرە لەوانە شەهید دکتۆراتێ لامان هەبووە شاعیر بووە کەسایەتی زۆرمان هەبووە بەڕاستی جگە لەوەی کە لە ڕووی هونەری ڕۆشنبیریەوە توانایەکی وانە بووە لە ڕووی پێشمەرگایەتی و فەرماندەی و سەرکردایەتیشەوە بێوێ نەبوون بەڕاستی. دەتوانین بۆ مێژوو باسییان کەینەوە. بەڵێ کاک لەهۆ من مەبەستم چی بوو لەم پرسیارێکە کردم ئێمە بێگومان کە ئەڵین شەهیدی سەرکردە و شەهیدی پێشمەرگە هەمویان هەر شەهیدن هەمویان هەر تاجی سەرسەری ئێمن هەر کەسە خوێنی بەخشی ئەو کەسی بەڕاستی خوێنی بەخشی ئەو کەسەی تر لە هەر پلە و پۆستێکا بێت و لە هەر پایەکا بێت بێگومان کەسێکە کە ئیتر ئەبێ سەری ڕێزی بۆ دانیوێنین. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئێمە ڕەنگە ئێستا خەڵکانێک هەبن کە باسی پێشمەرگی جاران ئەەکەین کە باسی شەهیدەکانمان ئەەکەین پیان وایە تەنها ئەو کەسانە بوون کە ئاسکەری فیرار بوون ئەو کەسانە بوون کە لە خوێندنا سەرکەوتونە بوون لەبەرەوەی بەداخەوە ئێستا وایان لە خەڵک ئەم نەوەیە کردووە کە پیان وایە ئەوانەی کە ڕۆشتونەتە شاخ یەکی کێشەیەکی دیاریکراویان هەبووە نازانێت چەنەها کەسمان هەبووە هونەرمەند مامۆستای زانکۆ چەنەها کەسمان هەبووە کە لە پای کۆمەڵایەتی و لە ڕووی پیشەیەوە لە باڵا بووە تەنانەت ئامادە بۆتە خوێنی خۆشی ببەخشێت بەبێ ئەوەی سڵکاتەوە. باسی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین یەکێتی بەرەیەکی ینی تەنها لە ناوچەیەکی دیاریکراوە شەهیدەکانی بەخشیەوە یانەوەتە لە سەرانسەری کوردستانە. یەکێتی سنوور نەماوە لە عێراق و لە کوردستانە بە تایبەت لە کوردستانی خۆمان شەهیدی تێدا نەدات. ڕۆژیش نەماوە بەڕاستی شەهیدی تێدا نەدا. یەکێک لە نمونەکان شەڕی پشتیوانیەکە لە ڕۆژەڵاتی کوردستان بەڕاستی ئەو کاتە یارمەتی ئەحزابی خۆماندران لەوێ ئەحزابە کوردەکان یەکێکی تر تازەترین نمونە کۆبانەیە ئێسەش هێزەکانمان لەوێن ئەمە یەکێکن لە نمونونەکان.
ینی یەکێتی لە هەموو بەشەکانی کوردستانە خەباتێکی نەتەوایەتی و هەمان لە هەمان کاتە خەباتێکی نیشتمانی کوردستانی کردووە. ئێمە ئەبینین لە ناو شەهیدەکانە شەهیدمان هەیە خەڵکی گەربیانە بەڵام لە دەشتی هەولێریان کۆیە شەهید بووە. بە هەمان شێوە کەسێکە بینی پێشمەرگەیەکی بادینانە لە گەربیان شەهید بووە. ینی ئەمە هەر هەبووە لە نێوان پێشمەرگەکان و لە نێوان شەهیدەکان. بۆ نمونە خەڵکە بە خەڵکی گەرمیان بووە لە هەورامان شەهید بووە. بەڵێ لە هەورامان لە گەڵاڵە لە باڵەکایەتی شەهید بووە. لە هەولێر لە باڵەکایەتی شەهید بووە، لە باڵەکایەتی لە گەرمیان شەهید بووە. بە هەموو شێوەکان شەهیدمان هەیە. سنوور نەبووە لە نێوان پێشمەرگەیە. بڵێ لە هەر شوێنێک پێویستی کردی بێت و پێشمەرگەکانمان لەوێ بوون و لە هەر شوێنێک گیانی خۆیانان بەخت کردو و خوێنی خۆیان کردووە هەر وەکو شەید بەلا عەلیەڵێک ئەبێ بە ڕەنگی سووری ئەو ئاڵای کە لە کوردستانە هەیە. کاک لە هۆن قسەیەک لەسەر ژمارەی شەهید بکەین. ینی ئێمە زۆر جار کە باسی ژمارەی شەهیدەکان ئەکرێت علامەتێکی ئیستیفهام دروست دەکرێت، باسی ئەوە کرێت لە ناو شەهیدەکانە ڕەنگە خەڵکانێکی تیابێ شەهید دەبن. ئێمە کە ئەڵێن زیاد لە 20,000 شەهیدمان هەیە، ئەمانە بەداتا و بە ئامار لای ئێوە هەن؟ بەڵێ بێگومان زیاد لە 20,000 لە 20 بۆ 21,000 شەهیدمان هەیە. بەڵام بە دقیقی ئەوە نییە. 20 بۆ 21,000 شەهیدمان هەیە. لە شەڕی داعش لە 1000 بۆ 1100 شەهیدی یەکێتیمان هەیە. بەدیلکراوەوە ئەوەی کەون بۆ گۆڕی دیار نییە، بەڕاستی ئەمانە هێشتا چارە نووسیان دیار نییە. تقریبان ئەوێتە 1100 شەهید ئاوە. وەکو دۆکۆمنتکردنی ژیاننامەی شەهیدەکان، وێنەکانیان ئەرشیفکردنی کارتان بۆ ئەمە کردەوە وەکو مەکتەبی شەهیدان؟ وڵا کاک سامان بەداخەوە پێشتر ئەستەکەم تۆزە کەم تەرخەم بوو بین. بەڵشتانەزانم بارودۆخە داراییە ئەوە بۆ ینا بەرنامەمان هەبووە بەڕاستی. لە ئێستاشا سوپاس بۆ لێپرسراوی مەکتەب و لێپرسراوی بۆردەکانمان زۆر هاوکارمانن، داوای پرۆژەی باشیان لێ کردوین. حازرە وەکو پرۆژەتان چییە؟ یەکی لەو پرۆژانی کە هەمانە ئینسکلۆپیدیایەکی گەورەیە بۆ کۆی شەهیدانی یەکێتی. ئەمە دەستمان پێ کردووە بەڕاستی تۆزی وردەکاریەکەی ما و هەنگاوی بۆ بنین. ئەجینا وەکو ئەوەی کە جێبەجێ بکرێ و بەڵێ وەربگرێ بەڵێ وەرگیراوە بۆ ئەوە تو وردە وردە شەڵا بۆش دەست جلوبەرگی شەهیدەکان یادگاری شەهیدەکان ئەمانە بەنیازنی لە مۆزەخانەیەکی دیاری کراوە، ئەمانە شکۆکرێتەوە و نمایش کرێ بۆ ڕۆژانە هاوڵاتیان بچن سەردانی بکەن. هەوڵێک هەیە کە مۆنومنتێک بکەین، هەوڵێک هەیە، هیوادارم کە ئەرقەلە نێتە پێشمان و بتوانین بیکەین. ئەوە بکەین ئیشەڵا ئەوە لەو بابەیە جێیەکەینەوە و هەر شەهیدێک و دیاریەک یا یادگاریەک لە شەهیدەکە تاعانین و ژیان نامەی و ئەوە وعد ناین کە بڵین ینی جێبەجێ ئەکرێ، بەڵام هەوڵی تەواوی بۆ ئەین. بۆ ئەم شتە ئەوەنە قورسە بێت بەلای ئێوە؟ کاتی زۆر ئەوێت کاگین، بەڵام بودجەیەکی زۆریشی ئەوێ ئەوەی هەیە. ئێمە کە ئەڵین 20,000 شەهید قورس نابێت کە ئێوە لە مۆنومنتێکە بتوانن یادەوری 20,000 شەهید کۆکەنەوەیان ئەوە ئەتانەوێت لە چەند ناوچەیەکی دیاری کراو مۆنومنتتان هەبێت. ئەوەش یەشەکە لە کێشەکان ناتوانین لە یەک مۆنومنتە ئەوە بکەین، ئەبێ بە پێی سنوور بیکەن. ئەمەش کاتی ئەوێ بەڕاستی چۆنڵی دارایی پێویستە، ستافی پێویستە، هیوادارین بتوانین جێبەجێکەین، بەڵام ئەو لە بەرنامەمانە هەیە شتێکی وا بکەین، هیوادارین بۆ مامچێتە پێش. کاک لە هۆن کە باسی شەهیدانەکەین، یەکسەر باسی کە سوکاری شەهیدی شەکەین. ئەنی کە سوکاری شەهیدەکان ڕەنگە ئەوان یەکجار گیانیان دەرچوو شەهید بوون، بەڵام ڕەنگە کە سوکارەکەیان لە عەزابێکی زۆرا ژیابێتن، بەتایبەت ئەوە ئەنی کە تۆ کەسێکی ئازیزی شەهیدە بێ و بەشێک لەوانی کە لە سەردەمی حکوومەتی عێراقی شەهید بوون ڕەمی ئەکران و پارەی فیشەکەشیان لێ ئەسەنرا و نێشانێشت کە ئەنی ئەم کە سوکاری شەهیدەکان ڕەنگە بارتەقای شەهیدەکە ئەوانیش ینی ئەویان هەبێ بەسەر کوردستانەوە کە خزمەت بکرێن. چیان بۆ کراوە؟ چیتان بۆ کراوە؟ ینی توش کە خۆی یەکێکی لە کوڕی شەهیدەکان؟ کاک سامان بەڕاستی کە سوکاری شەهیدان زۆر دڵگرانن، پێم وایە لەسەر حەقیشن. بەڵام یەکێتیش زۆر کەم تەرخەم نەبووە بەڕاستی. ئەتوانین بڵین تا ڕادەیەک گلەیەکانەکە سەرشانی یەکێتیش، بەڵام تا ئەو کەم تەرخەمەش نەبووە ئەو گلەیە زۆری لێ بکرێ.
ئەو چی کراوە یەکەم ئیمتیازانەی جار با باسێکی ئەو بکەین کە کراوە ئەوەی کە بۆ شەهید بەڵێ. کراوە تا ئێستا زەویە بەڵێ کە ئەمە یەکێکە لەو شتانەی ئێمە ئێستا تێبینیمانێ دوای ئەمە ئێمە سەری بەڵێ ئیمتیازی موچەیە بەڵێ کە زۆرینەی شەهیدان موچەکانیان لە 500,000 زۆرینەی 500,000 نازانم چێ پێێژی لەم سەردەما سێهەم خوێندن پارەی خوێندن بۆ کە سوکاری شەهیدان و نەوەی شەهیدان ئەم هەندێک جاریش نەخۆشی بەڵێ ئەم پارانە سەرفەکری امتیازانە هەیە شتێکی وای تر ئەوە نییە ینی بتوانی زۆر ئەو گرنگ و گەورە بێت تۆ بتوانی بەوە باسیکەی بەڵێ ئەوەی گرنگە بەڕاستی موچەیە بەڵێ موچەی هەموو ئەمانش بارتەقەی دڵۆپی خوێنی یەکێک لە شەیدەکانمان نییە بەڵام ئێمە جارێکی تریشڵێ ئەرکی حکوومەتە خزمەتی کە سوکاری شەهیدەکانمان بکات ئەمانەی کە باس کرد هێشتا هەنا ئەمە شەگلی هەیە گازندە هەیە کەم و کورتی هەیە ئێمە لەلا ئەم 20,000 شەهیدی یەکێتیە تا ئێستا کە سوکاری شەهیدمان هەیە زەوی وەرنەگرتە بێ بێگومان لە ناو شەهیدانی یەکێتی لە نزیکەی 1000 شەهیدمان هەیە زەویان وەرنەگرتووە 1000 شەهید 1000 شەهید شەهیدی حەقیقی کانی بەبێ ئەوە هیچ کێشەیەکیان هەبێ لە بەڵگەنامە و لەوەی کە هیچ لە ناو ئەوەشە بەڵێ بەس لە هەولێر نزیکی 100 شەهیدمان هەیە ئەمری ئەنجومەنی وەزیرانیان هەیە بەڵام زەویان پێ نادرێت هۆکارەکەی سیاسی هۆکارەکەی سیاسیە بێگومان سیاسیە ئەجینە تۆ ئەمری وەزیران ئەنجومەنی وەزیرانی هەیە بۆ ناییتێ لە باڵەکایەتیش هەمانە لە باڵەکایەتیش کە سوکاری شەهیدمان زۆرە ئەمریشیان هەیە و زەویشیان وەرنەگرتووە لە گەرمیانیش هەمانە ئەمانە بەڕاستی زۆر کێشن ئەمانە ڕۆژانە لەگەڵ ئێمە ڕوبەڕووە بێتەوە کاکسامان یانی ئێمە دەستمان بەسراوە نازانین چی بکەین ئێمە لە حکوومەتێکین هاوپەیمانین بەڵام بەداخەوە لایانی بەرامبەر بەو شێوەیە بەرامبەر کێش بەرامبەر کە سوکاری شەهیدەکانمان ئەم هەڵوێستی هەیە بەداخەوە ئەبێ یەکێتی هەڵوێستی هەبێ ئەنی یەکێتیانی ئێوە ینی مەکتەبی شەهیدان مەبەستم تیمی یەکێتی نوێنەرانی یەکێتی لە حکوومەت بەڕاستی بزیاتر بەدەمە شتانەوە بچن لە ڕۆژێکیان یادی شەهیدەکان ئەکەینەوە ینی ئێوە وەکو مەکتەبەکەتان ئەتانێت چی زەختێک لەسەر تیمی یەکێتی لە حکوومەت خۆی دروست بکەن ئمە ئیشی خۆمان کردووە بەڕاستی لە پرسراوی مەکتەبیش هەوڵی زۆر راوە لە ئێستا شەهر بەردەوامە لە کار بۆ ئەو کە سوکاری شەهیدانی کە زەویان وەرنەگرتووە بەڵام داواکارم لە کاقوبات بە تایبەتی لە تیمی یەکێتی لەم ڕۆژەدا هیوادارم هەوڵێک بدەن زەختێک بکەن ئەم شەهیدانە بەڕاستی تا ئێستا عیبە کە سوکاری شەهیدە بێ زەوی وەرنەگرت بێ کە سوکاری شەهیدە بێ ئەمریشی هەبێ کە زەوی وەرگێ شارەوانیەک نەهێڵێ زەوی بدرێتێ چۆن ئەکرێت کارەساتە ئەمە تەنان لە موچەکە شاگلی ئەوە هەیە مەسەڵان جیاوازی هەیە لە نێوان موچی شەهید بۆ شەهید زۆر کاکسامان ئێمە وەختی خۆی لە یەکگرتنی هەردوو وەزارەتی شەهیدانی سلێمانی و هەولێرە ئەم کێشەیە دروست بوو لە هەولێر موچەکان بەڕاستی بە پێی پلەکان کە دانرا بوو لەگەڵ ئێمە جیاوازی زۆر بوو ئێمە ئامرکردمان هەبووە ساڵی هەفتا و نۆ شەهید بووە ئامرکردی ئەو کاتەیەکێوە لە گەورەترین پلەکان تۆ هێناوێتیەوە بەرامبەری کردوێتەوە بە پلێژی نزمی پارتی بۆ نمونە پلێژی کەسێکی سادە لە ناو پارتیە موچەکەی 500,000 ئەو ئامرکردە ئەگەر بەردەوام بواە و شەهید نەبووە تاوەکوونەوە دوویەک لەوانێت سەرکردایەتی بواە پلەکان زۆر تێکەڵاویتە زۆر ناحەقیتە زۆردا ئەوەی تایە بێویژدانی تایە زیاد لە 11,000 شەهیدی یەکێتی موچەی 500,000 ئەمە بە ئامار هەیە 500,000 چی لێ بکە بەداخەوە ئەمەژە بە پێداچوونەوەی پێ بکرێ ڕێژێکی زۆر کەمان هەیە موچەی لە نزیکی 500 تا 900 ئەوانە وەرەگرن زۆر کەمە هیوادارین ئینشەڵڵا ئەوش ئیشەڵڵا ئەوانە چارەسەر بنم بەڵام ئەم شتانە چەندێک بە هیوادارین بەڵام ئەوەنیش بە پلان و بە بەرنامە ئەبێ ئێمە چاوەڕوانی ئەوەین سەرکردایەتی نوێی یەکێتی و مەکتەبەکەی ئێوە ببن بە پارێزەری کە سوکاری شەهیدان بۆی بتوانن ئەم داوانەیان بۆ جێبەجێ بکەن دوا قسەی جەنابتان چییە لەم بەرنامە وەڵا لە کۆتاییە داوا لە هاوسەرۆکانەکەم داوا لە ئەنجومەنی سەرکردایەتیەکەم بەڕاستی بەرنامە زۆرە بۆ کە سوکاری شەهیدان
پرۆژە زۆرەوە کە سوکاری شەهیدانی هیوادارم کە شتێکی هەمەلایەن دروست بکرێ بە هاوکاری لەگەڵ مەکتەبی شەهیدانە ئەمە بەڕاستی لە ڕێگەی تیمی یەکێتی لە حکوومەتەوە بجوڵێنرێ کێشەمان زۆرە لەسەر کە سوکاری شەهیدان ڕۆژانە ڕوبەڕوو ئەبینەوە نەخۆشیە موچەیە زەویە زۆرن کێشەکان خوێندنە دامەزراندنە بێکاریە مشکلەمان زۆرە داواکارین بێن بەدەممانەوە دڵنیاشم کەیان دڵنیان بە ڕێزان لە هاوسەرۆکان لە ئەنجومەنی سەرکردایەتی لە دوای کۆنگرە بە بیر و باوەڕێکی نوێ بە بەرنامەی نوێ بێگومان یانە پێشەوە دڵنیام درێغی ناکەن دڵنیام لە حکوومەتیش درێغی ناکرێ هیوادارین کە سوکاری شەهیدان بەڕاستی ئەو گلی و گازندانی کە هەیەە بتوانین تۆسقاڵێک لی کەم بکەینەوە هیوادارین یانی شەهیدەکانمان شار بێت زۆ سپاس بۆ لە هۆن شەهید حەمە فەرەج هەورامی ئەندامی مەکتەب و لێپسراوی ڕاگەاندنی مەکتەبی شەهیدان و تێکۆشران زۆ سپاس کە لەگەڵمانەوە بەڵێ بەڕێزان ناوبڕێک و بەردەوام ببین لەگەڵتان. بەڵێ بەڕێزان لە بەشکتری بەرنامەکەمان لەگەڵ ئێوەی بەڕێز قسە لەسەر ئینسکلۆپیدیای شەهیدانی یەکێتی لە پەرستگای هەولێر دەکەین. ئینسکلۆپیدیای شەهیدانی یەکێتی بە دوو بەرگ تا ئێستا بڵاو بۆتەوە نزیکەی زیاتر لە 1000 لاپەڕە ئەبێت و بڕیارە بەشی سێم و چوارەمی ئەم ئینسکلۆپیدیایە لە ساڵانی داهاتووە بکەوێتە بەردیدی خوێنەران. ئێمە لەم بەشەی بەرنامەکە قسە لەسەر بە دۆکۆمنتکردنی ژیاننامە و وێنەی شەهیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەین لە سنووری پارێزگای هەولێر بە میوانداری بەڕێز حەیدەر مەنتێک نووسەر و ڕۆژنامەنووس و نووسەری ئینسکلۆپیدیای شەهیدانی یەکێتی. کاک حەیدەر ئەم کاتەوە باش پێم خۆشە سەرەتا جارێکی تر ناساندنیم بکەین بۆ ئینسکلۆپیدیاکەی ئێوە کە لەسەر شەهیدانی یەکێتیە لە سنووری پارێزگای هەولێر. زۆر سوپاس کاک سامان سوپاس بۆ ئێوە سڵاو بۆ کەسوکاری شەهیدان بۆ بینەرانی تەلەڤیزۆنی گەلی کوردستان. دیارە ئینسکلۆپیدیای شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر ئینسکلۆپیدیایەکە لەبەرجیەکەم قەبارەکەی 1000 لاپەڕ بوو و ژیاننامەی 415 شەهیدی قارەمانی لە ئامێزگرت بوو. ئەم ئینسکلۆپیدیایە بە دیکۆمنتکردن و بە ئەرشیفکردن و بە مێژووکردنی مێژووی ئەو شەهیدانەیە کە ئەوەی ڕۆژێ خوێنی خۆیان کردە قوربانی خاک و نیشتیمان. بەڵێ دیارە باسکردن لە قارەمانیەتی و ئازایەتی شەهیدانی سنووری پارێزگای هەولێر بە بەرنمەیەک و بە ئینسکلۆپیدیایەک و بە چەندین کتێب نایەتە باسکردن و وەسفکردن. بڵێ کاک حەیدەر بێگومان ئەوەی کە لە ئینسکلۆپیدیاکە ئاماژەی پێ ئەکرێت تەنها ژیاننامەی شەهیدەکانە و وێنە و یادگارەکانی ئەوانە. دڵنیام کە قەرەبانەتەکانی ئەوان چالاکیەکانی ئەوان پێویستی بە کتێب و پێویستی بە پرۆگرامی تر ئەبێ، بەڵام ئێمە زیاتر قسە لەسەر ئەو دۆکۆمنتانە ئەکەین کە لە لای ئێوە هەن. دۆکۆمنتەکان ئاسان بوون بۆ ئێوە کە ئەم کارێکی تا ئێستا بەداخەوە ئەڵێم هەوڵێکی تاکەسیە، هەوڵێکی گروپ و هەوڵێکی ئەوە نییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی وەکو حیزب ئەم کارێک کرد بێ، ئێوە زیاتر وەکو ڕۆژنامەنووسێ کارەکەتان کردووە. بە تاکید کاک سامان پرۆژەی ئینسکلۆپیدیای شەهیدانی یەکێتی لە سنووری پارێزگای هەولێر
پرۆژەیەکی تاکە کەسیە وە خۆت باست کرد و ئاسان نییە زۆر قورسە ئاسان نییە کەوا ئەتوو لە دەرگای ماڵ بە ماڵی ئەو شەهیدانە بدەیت کە شەهیدی ڕاستەقینەن شەهیدی خاک و نیشتیمانن چونکە من دەمەوێت جیاواز لە هەم ئەو کار و پرۆژانی کە پێشووتر بە نامیلکەیان ئەلبوم کراوە من دەمەوێت دەست بۆ پرۆژەیەک ببەم لە ئایندەدا ببتە جێگای شانازی کە سوکاری شەهیدانی ڕاستەقینەی گەلەکەمان بۆیە ئەو کارەیان ئەو پرۆژە پێویستی بە دەستگایەکی توکمە و گروپێکی شارەزا و ئەکادیمی هەیە بە تایبەتی لەناو ئەو دەستگای کە دروست دەکریان ئەو گروپی کاری لە شێوەی ئینسکلۆپیدیا دەکا دەبی بەلایانی کەم کە سوکاری شەهیدان خۆیان لەناو ببینەوە و بتوانن بە شێوازێکی ئەکادیمی زانستی لۆ ئەوەی لە ئایندەدا نەوەی داهاتوو یان خوێندکاران بتوانن لە زانکۆیەکانش سوودی زیاتر لێ ببینن. بەڵێ کاک حەیدەر باسی ئەوە کرد کە ئەم کارە ئاسانیە قورس بووە. قورسی ئەرکەکە کارەکە لە چیا بوو؟ ینی چی شتێک بۆ ئێوە زۆ قورس بوو؟ ئەوەی کە یەک دوو جار باسی ئەوە کرد شەهیدانی ڕاستەقینە. ینی ئێمە بەداخەوە پێشتریش باسی ئەوەمان کرد لە ناو لیستی شەهیدان لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە چەند کەسێکی تیا بێت کە شەهیدی ڕاستەقینە نەبن و وەکو شەهید تاکو ئێستا موچە وەربگرن ئیمتیازات وەربگرن. بۆ ئێوە ئەم ئەرکە قورس نەبووە مەسەلەن شەهیدەکان کە ئەڵەن شەهیدی ڕاستەقینە و قورسی کارەکەتان زیاتر لە چیا بۆ چی شتێک زیاتر لەمپەر بووە لە بەردەم ئێوە؟ کاک سامانجان ڕون و ئاشکرایە وەزارەتی شەهیدان بە ململانەی سیاسی کراوە ینی چەند دۆسیەکی شەهید هەیە شەهیدی هاوڵاتی هەیە شەهیدی چیمیا هەیە شەهیدی کارەسات هەیە ڕاپەڕین هەیە دەیان خەڵکرایەوە شەهید هیچ مەرجەکانی شەهیدبوونی تێدانە بۆیە ئەو ئەرکەی کە من خسمە سەرشانی خۆم تەنها ئیش لەسەر شەهیدی ڕاستەقینەی سەنگەر دەکەم و زائیدەن ئەوانەی لە بنپەتی سێدارە شەهید کراون. قورسەکە ئەوەیە کاک سامان ئەتوو لە ڕابردوو هیچ ئەرشیفەک نییە ئەوەی هەیە تەنها لیستی موچەیە ئەو لیستی موچەیەش تەنها ناو و موالید و شوێنی شەهیدبوونەکەی تێدایە بۆیە من دەبێ کار لەسەر تاچی شەهیدەکان بکەم قورسەکە ئەوەیە دەبی فلتەرات دانیم یاجە چونچە سنووری پارێزگای هەولێرە دایان قەزای لەسرە دایان کۆمەلگا و ناحەیە لەسرە ئەو قورسی ئەوەیە فلتەرەکەیە ئەتوو لەوەی دەترسێ خەڵکێک بخزێتە ناوی کە مەرجەکانی شەهیدبوونی تێدانەبی لێرە و لەوێ لەوانەیە خەڵک لێم زویر ببی بڵێ کاکە باوکی من شەهیدە برای من شەهیدە کەچی لە فلتەرات دەدەم ئەو مەرجانەی شەهیدبوونی تێدانە بۆیە قورسیەکە ئەوەیە بە دوواداچوونەکە ئەرچی منی زیاتر قورس کردیان. بەڵێ باسی فلتەر کرد فلتەرەکەی تۆ چین بۆ ئەوەی کەسێکە شەهیدی ڕاستەقینەیە لەگەڵ کەسێکی ترکە ئاماژە پێکە شەهیدی سەنگەر یان شەهیدی زیندانەکانی بەعەس نەبێت و جیان کەیتەوە لە یەکتری. کاک سامانجان ئەمێن فۆرمەکی ئەکادیمیم دروست کردیە خۆی لە 42 پرسیار دەبینتەوە ئەو فۆرمە ڕادستی کە سوکاری شەهیدە دەکەم تا ئەو شوێنە گوێ لە مارە شەهیدەکەی دەگرم کە سیڤی کەسیە دواتر ئەو فلتەرانە کۆمەڵی پێشمەرگە دانەبراوەکانە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانە تەنانەت خودی ئەو کەسەی کە برن هاوکار و یان ئەو هاوڕێ و هاوسەنگەری ئەو شەهیدە بووە دەیان پرسیاری لابەلا لە ڕێگای ئەو گوندەی کەلەی گەورە بووە خزمەکانی ینی ئیشەکە ئاسان نییە بەڵام بەڵێنم بە کە سوکاری شەهیدان داوە بتوانم ئەو پرۆژەیە تەواو بکەم لە چەند بەرگێک بۆ ئەوەی بتوانین ئینسکلۆپیدیایەکی ڕاست و دروست و پاک بی تا هەموو لایەک سوودمەندی ئەو پرۆژێ بن بە تایبەتی ئەوەی لای من زۆر میهمە کە بە تاوابوونی ئەو پرۆژەیە دڵی کە سوکاری شەهیدان ئاسوودە و خۆش بکەین چونکە زۆرترین گلەی کە سوکاری شەهیدی ڕاستەقینەی دێکە ئەوەیە
شەهیدەکەی ئەوان لە پاڵ شەهید نییە دراوە یان کارەساتە یان هاوڵاتیان بە مردنی خۆی مردیا دڵگرانی کە سوکاری شەهیدان زیاتر لەوە خۆی دەبینەوە کاک سامانجان. بەڵێ کاک حەیدەر باسیەوە کرد کە پلانتان هەیە چەند بەرگێکی تری ئەم ئەنسیکلۆپیدیایە بە ئەنجام بگەێنن بەرگی سێەم کەی دەست پێ ئەەکەن ئایا دەستان پێ کردووە و چاوەڕوان ئەکرێت چەند شەهیدی کە لە خۆ بگرێت. کاک سامان بەرجی سێم لە هەفتەی ڕابردوو ڕامگەیان لە فەیسبوک و لە پەیجی ئینسکلۆپیدیای شەهیدان من ماوەی هەفتەیەکە دەستم بە وەرگرتنی فۆرمەکان کردیە و چەندین فۆرمشم بۆ هاتووە ئێستا خەریکی پاکتاوکردن و لە فلتەردانی ئەو فۆرمانم بە تاکید بەرجی سێمیش وەک چۆن لە بەرجی دووەم 606 شەهیدی تێدایە بەرجی سێمیش کەمتر نابی لە بەرجی دووەم تا تاوابوونی ئەو پرۆژەیە هەر 600 یان زیاتر یان کەمتر لە خۆ دەگرێت چونکە ئەو ئینسکلۆپیدایە چەند بەشە تریش بێزگە لە ژیان نامەوێنەی شەهیدەکان چەند دۆسیەش تریش لە ئامێز دەگری. بەڵێ کاک حەیدەر ئەمە ڕێخستنی ناوەکان یان ژیاننامەی ئەو شەهیدانە بە پێی پیتەکانە بە پێی ساڵی شەهید بوونیانە چۆن ئەمانە پۆلێن کراوە؟ پرسیارەکی لە جێ بوو دیارە لە هەردوو بەرگەکەمە بە حرف ئەبجەدی کردیتمان وەک باسم کرد بەداخەوە ئەمە ئەرشیفمان نییە تا بتوانین بە ساڵ بکەین یان بە ساڵی شەهید بوون بکەین یان بە ساڵی خەبات بکەین لێرە لەوێ زۆر ڕوبەڕووی ئەو مناقەشە و گفتوگویانە دەبمەوە لەگە کە سوکاری شەهیدان لەگەر ئەوانەی شارەزانە لە بواری ئینسکلۆپیدیا بۆیە ناتانین چ بە ساڵی شەهید بوون بکەین چ بە ساڵی خەباتی پێشمەرگەی شەهیدەکە بکەین بۆیە ئەوەی دەربازی کردین لەو هەموو مناقەشە و گفتوگۆ و پرسیارانە بە حرف ئەبجەدی هەردوو بەرگەکەمان کردووە و بەبێ ئەوەی جیاوازی بکەوتە نێوان شەهیدانی سەرکردە و هاوڵاتی و پلەدار و بێپلا. بەڵێ کەواتە ئێمە شەهیدانی داعش کە چەند ساڵێک پێش ئێستا شەهید بوون ئەوانش لە خۆ ئەگرێت لە ناو ئەنسیکلۆپیدیاکەی ئێوە؟ بەڵێ کاک سامان ئەو پرۆژێ من لە 6 تا دواشەڕی داعش لە ئامێز دەگری. بەڵێ مەبەستم ئەوەیە ئێستا لە بەرگی یەکەم و دووەم شەهیدی تایە شەهیدی دەستی داعش بوو بێت لە ئینسکلۆپیدیاکەی تۆ جێگای کرابێتەوە یان لە بەرگی سێمە ئەو شەهیدانە بەسەرەکرێنەوە؟ بە تاکید کاک سامان لە بەرجی یەکەم کەمتر بەس لە بەرجی دووەم زۆربەی شەهیدانی شەڕی داعشی لە خۆ گرتووە. بەڵێ کاک حەیدەر جەناب و باسی ئەوە کرد کە ئەچیتە ماڵە شەهیدەکان بێگومان هەر ماڵێک لەو ماڵانە بۆ خۆی چیرۆکێکە ئەنی بەداخەوە لە وڵاتی ئێمە بواری فیلمسازی ینی کارێکی ئەوتۆمانیە ئەگینا هەر یەک لەو ماڵانە ئەکرێ ببێ بە فیلمێکی جیهانی ئەو فیلمێک بێت کە هەموو جیهان سەرسام کا بە چیرۆکەکانی چی چیرۆکێک هەیە لە لای تۆ تا ئێستا لە یادەوەریتان مابێت چی چیرۆکێک زۆر کاریگەری لەسەر تۆ هەبووە؟ کاک سامانجان ئەمن لۆ یادی 21 ڕۆژی شەیدانی یەکێتی لە چەند ڕۆژی ڕابردوو لەنا ئەو 1022 شەهیدا بەسەرکردنەوەکەم کرد بۆم دەرکەوت کە زیاتر لە 30 خانەوادە لە یەک شەهیدیان زیاتر هەیە. دوو خانەوادە 4 برا شەهیدیان هەیە. 8 خانەوادە 3 برا شەهیدیان هەیە. باقی تری هەمووی دوو شەهیدیان هەیە. لۆ ئەوەی باس کە چیرۆکی تراژدیان ناخۆشی بە تاکید لە دەستدانی خوێنی شەهیدان بۆ کەسوکاریان هەر خۆی لە خۆیدا نەمانیان نەبوونیان نەهاتنەوەیان لە دەرگەنەدانیان لەلایەن چاوەڕێکردنی کوڕ و کچەکانیان خۆی لە خۆیدا ئەوە تراژدیایە کارەساتە. بەڵام ئەوەیە تو باست کرد بەڕاستی هەیە بەڵام لەو دەمەی یان لەو کاتەی شتێکی وام نایەتەوە خاڵی بەڵام زۆربەی
ئەو گلێ و گازاندانە یان ئەو شتانەی کە دێتە پێشەوە زیاتر لە بە ئاکادیمیکردنی دەستگای شەهیدان نەبووە یان ئەو جیاوازە هەیە لە نێوان ماڵە شەهیدەکان دەکرێت ئەجینا ئەگەر ئێوارێ باست بکردبایە بە تاکید یەک دوو تراژدیان ئەو شتان ناخۆشیانم ئامادە دەکرد کە ئێستا لە بەرنمەکەی جنابەت باسم کرد بە بەڵێ کاک حەیدەر هەر پرسیارێکی کە ئەچتە ئەو ماڵە شەهیدانە ئێمە باسی ئەومان کرد چیرۆکی تراژدیا و شتی زۆر ناخۆشن یادەوەری زۆر ناخۆشن کە بەڕاستی هەنی مرۆڤ لە ئاستیانە بێدەنگ ئەبێت بەڵام لە هەمان کاتە ئێمە شتی هیوا بەخشیش ئەبینین لە ناونەوەی شەهیدەکانمانە ئەبینین بەشێک لە نەوەکانی ئەوان لە ڕووی خوێندنەوە زۆر پێشکەوتم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاستی داراییەوە ئەنی پێم خۆشە تۆ ئاماژێکی پێ بکەی ئەم دیمەنانە تا چەند زۆرن لە ناو خانەوادی شەهیدانە کە ئەبینینەوەکانیان نەوەیەکی سەرکەوتون و ئەمان بە شێوازێکی تر کاری شەهیدەکانمان تەواو ئەکەن. کاک سامانجان بە تاکید لە ماوەی ڕابردوو کە دەستم دایتە ئەو پرۆژەی دەیان خانەوادە هەیە سەدان خانەوادە هەیە کە کوڕ و کچەکانیان ئاستی خوێندنیان بەرزە شادەی بەرزیان هەیە جێگای دڵخۆشیە کە ئێمە ناڕێنیشت نیشتمانی کوردستان کەمتەر خەمی زۆری هەبووە لەگەر ئەوەی کە بایەخی زۆری داوە بە کەسوکاری شەیدان لە هەمان کاتیشدا گلێ و گازاندەی کچ و کوڕانی شەهید هەیە ئەوەش دەکرێت لە پاش کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیان گەنج بۆتە سەرکردایەتی بتوانن بە پرۆژەی باش بە بەرنامەی نوێتر بە داتا و ئامار ئیش لەسەر کەسوکاری شەهیدان بکەن بۆیە ناکرێ ئەمە ئەو هەموو هەوڵ و کۆشانەی یەکێتی نادیدە بگرین بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە نییە کەەوە جێگای دڵخۆشی هەموو کەسوکاری شەهیدان بێت و لە ئێستاشدا چەندین کوڕ و کچوونەوەی شەهید لە سەرکردایەتی نوێیەکەی یەکێتی هەن و لە دام دەستگاکانی حکوومەت دەست بەکار بوونە و ئەو ستافە نوێی کە ئێستا ڕێبەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکات بەڵینیان بە خانەوادەی شەهیدان داوە لە ناو تیمی حکوومەتیش جێگای ئەو کەسانە بکەنەوە کەوا کچ و کوڕی شەهیدن و شادەی بەرز و لە ڕووی ئەکادیمیەوە شتی باشیان پێیە. بەڵێ کاک حەیدەر ئەگەر دوا قسە هەبێت لەم بەرنامە پێمان خۆشە ئەگەر دوا قسە و ئەو باسی کرد پرۆژەکە دەست پێ کردووە بەشی بەرگی سێمین ئینسکلۆپیدیای شەهیدانی یەکێتی لە سنووری پارێزگای هەولێر بزانین دوا قسەی تۆ چیە بێت و دوا پرۆژە چیە بێت جگە لە ئینسکلۆپیدیاکە. زۆر سوپاس لە کۆتایی بەرنمەکە سوپاس بۆ جەنابتان بەڕاستی یەک ڕۆژ کەمە بۆ کەسوکاری شەهیدان بەڵام دەکرێت وەک باسم کرد ئەو ستافە نوێی سەرکردایەتی بە بەرنامەی باشتر بە پرۆگرامی نوێتر بێنە خزمەت شەهیدان و لە کۆتایی ئەمە دەمەوێت ئەوە باسکەم کە ئەو دوو پەرتوکە یان ئەو دوو ئینسکلۆپیدیایە کە بەرهەم هاتووە بە سپۆنسەری بەڕێز کاگ دەرباز کۆسە ڕەسوول ئەندامی دەستەی کارژێڕی یەکێتی نیشتیمانی کوردستان چاپ کراوە و سوپاسی هەموو ئەو پێشمەرگە و هەڤاڵ و ڕێخستنە دێرینانە دەکەم کە هاوکار و پشتیوانم بوونە و ئەوەی کە ئێستا نیشانی بینەران و ئێوەی خۆشەویست دەم ئەوە یەکەکە لە بەرگەکانی ئینسکلۆپیدیا و دوا قسەشم ئەوەیە هەر لە هەفتەی ڕابردوو پرۆژێشی ترم ڕاگەیاندووە بۆ ئینسکلۆپیدیای پێشمەرگە دێرینەکانی سنووری پارێزگای هەولێر ئینشاءڵڵا ئەویش لە ئایندەیەکی نزیک دەکەوتە بەردەستی خوێنەران و کەسوکاری شەهیدان و پێشمەرگە دێرینەکان ئەوە بەرجی دووەمە ئینسکلۆپیدیای شەهیدان پێم خۆش بوو بینەرانی بەرنمەکەی جەنابەت بە باشی ببینن کە خۆی لە هەزار لاپەڕە دەبینتەوە بە دیزاین و کوالیتێکی زۆر باش لە تارانی وڵاتی ئێران چاپ کراوە. بەڵێ بەڕێز حەیدەر منتەک نووسەر و ڕۆژنامەنووس زۆر سپاس کە لەم بەشی بەرنامەکە لەگەڵمان بوویت.
چینە کفری هاوکارمان حەیدەر ئەحمەدمان لەگەڵا. حەیدەر ئەم کاتە و باش لە ڕۆژی شەهیدی یەکێتی چێ مەراسیمێک لە شاری کفری بەڕێوە دەچێت؟ بەڵێ دیارە جیاواز لە شوێنەکانی دیکە ئەمڕۆ بەشێکی ئەندامان و دۆستان و لایەنگرانی یەکێتی لە کفری هاتوون لە گۆڕستانی باوەشاسوار لێرە لەگەڵ ڕوحی پاکی شەهیدان ڕۆژی شەهید پیرۆز بکەن لە هەمان کاتیشدا بەڵێنی وەفات دووپات بکەنەوە کەوا بتوانن ئەو هەنگاوانەی داهاتوو بە ئاراستەیەک بێ خزمەتکردنی کەسوکاری شەهیدانی لێ بکەوێتەوە. دیارە بۆ خۆی کفری جگە لەوەی کە مێژوویەکی زۆر دووری هەیە لە هەمان کاتیشدا لە ڕووی مێژووی شۆڕژگیری وە، یعنی واتە ئەگەر ئاوڕێک لە سەنگەرەکان بدەیتەوە، ئەگەر ئاوڕێک لە پەتی سێدارەکان و زیندانەکان بدەیتەوە، دیسانەوە کفریش لەو بوارەدا بەشی شێری بەکەوتە. من بۆ زیاتر قسەکردن لەگەڵ هەر یەک لە بەڕێز کاک عومەر هەموو کەمەندامێکی سەنگەر هەموو لێپسراوی کۆمیتەی ڕاپەڕین یەکێتی نیشتمانی کوردستان کاک عومەر ئەگەر بێتە ئێرە سپاسەکەم دەمەوێت لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە ئامانج لەم چالاکیە چییە؟ ئەمڕۆ هاتوون دەتانەوێت لە دامێنی باوەشاسوار لەگەڵ ڕوحی پاکی شەهیدان پەیامی چی بگەێنن؟ دەستان خۆش بێ لەم ڕۆژە پیرۆزەدا پەیامان ئەوەیە بۆیە هاتنە سەر گوڵکۆی شەهیدان گۆڕستانی شاری وەزیران شاری کفری بۆ ئەوەی لێرەوە پەیام و پەیمان دووپات بکەینەوە بۆ ئەوەی خوێنی شەهیدەکانمان کە لە ڕابردوودا گیانی خۆیانیان بەخت کردووە لە پێناو ئەم خاک و نیشتمانەدا و ئێستا ئێمە لێرەوە بە ناوی ئەنجومەنی هەردوو کۆمیتەوە کۆمیتەی ڕاپەڕین و کۆمیتەی کفریەوە پەیمانی خۆمان دووپات دەکەینەوە کە لەسەر ڕێبازەکەی ئەوان بەردەوام بین و لێرێشەوە داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەم و داوا لە هەردوو هاوسەرۆکان یەکێتی نیشتمانی کوردستانەکەم کە ئەو جانبازانە خوێنی خۆیانیان بەخت کردە بۆ ئەم خاک و نیشتمانە بتوانن ئاوڕێکی جددی لە کەسوکاری شەهیدان بدرێتەوە. بەڕاستی ئەوەی ئێمە درکی پێ دەکەین لە ناو خەڵکداین، خەڵک گلەی و گازیندەیەکی زۆری هەیە بە تایبەتی کەسوکاری شەهیدان. لێرەوە داوا دەکەین لە حکومەتی هەرێمی کوردستان لە هەردوو هاوسەرۆکان لە هەموو ئەوانەی کە کاربەدەستن لەم هەرێمەدا بتوانن بار و گوزەرانی کەسوکاری شەهیدان بە تایبەتی هیچ نەبێ ئەوانیان پێ بکرێت کە بتوانن ژیانی خۆیان بە ئاسوودەیی وەکو ئینسانێکی ئاسایی بژین. بەڕاستی زۆر 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 نیگەرانە کەسوکاری شەهیدان بە تایبەتی کەمەدامانی سەنگەر چین و توێژەکانی تر هەمووی لەم قەیرانە و لەم ڕۆژگارە بێتاقەتە. خەڵک لە پێناو ئەم خاکە لە پەناو ئەم نیشتمانە خوێنی بەخشیوە، هیلاک بووە، ماندوو بووە، تەسحی داوە بۆ ئەوەی کە لە بەرهەمەکەی بخوا. بەڵام بەداخەوە ئێستا کە ئەبینین وەزعەکان بە شێوەیەکی ترا ڕۆیشتووە داواکارین ئێمە لێرەوە دەنگی خەڵک بە دەنگی گەلی کورسانە گەیەنین کە ئامانجی خەڵک ئەمەیە. کاک عومەر من دەمەوێت پرسیارێک لە جەنابەت بکەم. دیارە ئەو کاتێک کە بەعس یاخود دژمنانی کورد هەموو کات کاریان کردو بۆ نێشتنی کورد هیچ کات بیریان لەوە نەکردووە ئەمە چی لایەنەکە، ئەمە چی حزبێکە یاخود ئەمە سەر بەچی مەبەستێکە. ئەمە دەمە ئاماژە بکەیت پێت ئێستا پێتوانێت کاتێواتێ ڕۆژی شەهیدی یەکێتی بکرێتە ڕۆژی چارەسەرکردنی تەواوی گرفتەکان و ئاشتی و برایەتی پێکەوە ژیان؟ بەڵێ کاتی خۆی لە هەر لە پێشمەرگایەتیشە کە کاتێک جینەساتی ئەنفال کە هاتە سەرا کەس پرسیاری نەکرد ئەمە چی لایەنێکە، ئەمە چی مەزهەبێکە، بەڵام ئەلەمویم کووردە. لە زیندانەکانیشە زۆر لە هەواڵەکانمان کە ئیستاکە لە دەرەوەن کاتی خۆی پرسیاری ئەویان نەکردو ئەمە شوعیە، ئەمە حسکە، ئەمە یەکێتیە، ئەمە حزبێکی ترە. ئەلموهیم کە کورد بووە. لێرەوە ئێمە پەیام ئەدەین، پەیام بۆ ئەوەی خوێنی ئەو شەهیدانەی کە بە فیڕۆن نەچێت دووبارە ئێمە پەیام ئەدەینەوە لەسەر ئەوەی ئەمە داواکاری کەسوکاری سەربەرزی شەهیدانە لەم ڕۆژە پیرۆزەدا ئاوڕێک لە کەسوکاری شەهیدان بدرێتەوە. سپاس بۆ کاک عومەر لێپسراوی کۆمیتەی ڕاپەڕین، سپاس بۆ دەرفەتە. دەمەوێت لەگەڵ کادرێکی دیکە قسە بکەم. کاک ئامانج لێپسراوی کۆمیتەی کفری یەکێتی نیشتمانی کوردستان. کاک ئامانجەکە بێتە ئێرە دەمەوێت پرسم لە جەنابەت بەشێک لە گەنجان و لاوانی ئێرە یاخود دەتوان بڵێم کوردستان نیگەرانن لە کاتێکدا یەکێتی بەشێکی زۆری شەهیدەکانی سێدارە و شەهیدی سەنگەرەکانی گەنج و لاو بووە. ئێوە چۆن دەتوانن یاخود داواکاری گەنجان و لاوان چیەوە گەر جەنابەت پەیامێک دەبێت؟ بەڵێ سپاس.
لەم ڕۆژە پیرۆزدا سڵاو لە گیانفیداکاران کە لە ڕۆژی 21/11 کە ڕۆژی شەهیدان یەکێتی نیشتیمانی کوردستانە سەری ڕێز و ناوازش دانوێنین بۆ گوڵکۆی بەرزیان. لە ڕاستدا لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەلایەن کۆمەڵێ سەرکردەوەی لێهاتووی ئەو سەردەمانە هاتەکایەوە بۆ بەدیهێنانی خواست و داواکاری ڕەواکانی ملەتەکەمان. بۆیە ئەو سەردەمە کە یەکێ لە کۆڵەکە سەرەکانی دروستکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی ڕێنزەرانی کوردستان بوو، پێکات بوو لە کۆمەڵێ گەنجی خوێنگەرم کە لەو سەردەمانە بەرامبەر حکوومەتی ڕژێمی فاشستی بەغدای ئەو سەردەمانە کۆمەڵێک گەنج کە سەرەتا بە هەڵۆی سوور ناوبانگیان دەرکرد دەیان چالاکی گەورە لە پایتەختی حکوومەتی عێراقی ئەو سەردەمانە توانیان دەیان چالاکی گەورە ئەنجام دەن بۆی بیسەلمێن کورد هەمیشە ملەتێکی زیندووە ئەتوانێت لە ناوجەرگەی بەغدا هەر شتێک پێویست بک بۆ بەدیێنانی خواست و ویستی ملەتەکەمان بەدی بێنێ. کاکامان جەنابتان لە ڕۆژی شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستاندا پەیامتان بۆ کفری و گەرمیان و ناوچەکە چییە؟ چۆن دەتوانن لە ئێستا بەدواوە کاری خزمەتگوزاری و یاخود ببنە پردێک لە نێوان چارەسەرکردنی کێشە و گرفتەکان و گەیاندنی دەنگی خەڵک لەو بەیە کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕابردوودا لەم ناوچانە گیانبازی کردووە، لەم ناوچانە دۆڵ بە دۆڵ چیا بە چیایی کردووە، لە ئێستاداش خەڵک داواکاری لە ئێوە هەیە. ئێوە چۆن دەتوانن لەگەڵ هاوسەرۆکەکان لەگەڵ حکوومەت لەگەڵ تەواوی کەناڵەکان کارێک بکەن کە خەڵک ئیدی پڕ بووە لە قەیران، ئیدی ماندوو بوونە. ئێرە ئەم گۆڕستانە باشترین بەڵگەیە لەوەی کەوا ئەم ناوچەیە سەرقافڵی فیداکاری بووە. بەڵێ لە ڕاستدا هە لە هەموو شۆڕشێک لە دوایەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد شاری کفری یەکێ بۆ لەو شارانەی کە ئەتوانین بڵێن کوانوی کاوە بووە و گڕدراوە جۆش دراوە، بۆیە لە هەموو شۆڕشەکان شاری کفری دەستێکی پەڵاین بووە بۆ زەبروەشاندن لە هەموو ئەو حکومەتانەی کە وەکو پێویست ماف و داواکاری ڕەواکانی گەلەکەمانیان فراهەم نەکردووە. بۆیە لە ئەنجامی ئەو بابەتەدا دەیان بەڵکو هەزاران ڕۆڵەی ئەم ملەتە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی 21,000 شەهیدی گیان لەسەر دەستە کە ئەویش بە بەخشینی ڕووبارێک خوێن کە بۆیە یەکێتی بە حزبی شەهیدان ناسراوە. ئەمە لەم ڕۆژە پیرۆزەدا بۆیە لە ئەنجامی ئەو خوێن بەخشینە ئێستا دەیان سەرکردە و لە هەموو پلە و باڵاکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە خوێنی گەشتی ئەوان هاتوۆتە بەرهەم بەبیریان دەهێننەوە کە چی در بتوانن خزمەتی پێویست بە بەرنامە بە پلان لە ئاستی کەسوکاری سەربەرزی شەهیدان هەریش نەبێ بتوانین لە ئایندەدا بە حرمەتەوە بێنە سەر گوڵکۆی پیرۆزیان. سپاس بۆ ئاماد عەبدوڕەزاق لە پرسیاوی کۆمیتەی کفری، سپاس بۆ ئەو دەرفەتە، سپاس بۆ کۆی زانیاریەکان. دەمەوێت من ئاماژە بۆ بکەم سامان لێرە لە کفری ینی جگە لە کوردیش لە پێکاتەکانی دیکە لە ڕیزی یەکێتی نیشتیمانی کوردستان شەهید بووە. بۆ نمونە لێرە شەهید دکتۆر ئاتیلە هەیە، لێرە دەیان شەهیدی سێدارە یاخود شەهیدەکانی دیکە من نامەوێت زیاتر زۆر لە کاتەمگرت دەمەوێت لەگەڵ ئەندامێکی دیکە بێتە ئێرە ئەگەر جەنابەت وەکو کەسوکارێکی شەهید یاخود نیشتیمانی کوردستان پەیامێکت هەبێت. کاکە دەستان خۆشوێ بۆ من یادەوەیە من وەکو پێشمەرگەکی دیێرینی دوای ئینفال پیرۆزبایی لە دایکی شەیدانەکەم، پیرۆزبایی لە کۆمەڵی شەیدانەکەم وەکو پێشمەرگەکی دیێرین. ئێمە ئەم ڕۆژە ڕۆژی شەیدانە، ئەم ڕۆژە خەباتاتە پێشۆ شەیدانە، شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێمە زۆر شانازیفی وەکەین بەم ڕۆژۆ. دەستخۆش زۆر سپاس بە ئومێدی تەمەندری لە ساقی دیارە هاوکات من دەمە ئاماژە بۆ بکەم کەوا لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی گەرمیان و ناوچەکە ئەو هەنگاوانەی کە دەینا دەتوان بڵێم لە دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوێکی دڵخۆشکەرە بۆ پێیکەوە خەڵکی ئەم ناوچێ و تەواوی کوردستان ماندوو بوون، پڕ بوون لە قەیران. ئیدی کاتیەوە هاتووە بتوانین بەشێک لە برینەکانی ساڕشکە. من دەمەوێت لەگەڵ سێوان قادر دەمەوێت بە کورتی لەگەڵ کاک سێوان قادر زۆر بە کورتی کاک سێوان دەرفەتم زۆر کەماوە. جەنابەت وەکو گەنجێ لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان باشترین هەنگاو چییە بینات؟ زۆر سپاس دیارە یەکێتی بێ ئەوڕ لە نەوەی شەهیدان بداتەوە، چینی گەنجان بێنێتە پێشەوە بیکاتە داینەمەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی یەکێتی بەرەو پیربوون نەچێ. ئەو شەهیدانی خوێنی خۆیان بەخشی
نەوەکانیان کوڕکچەکانیان بێنە پێشەوە و زیاتر خزمەتی یەکێتیان پێ بکەن و وا بکەن کە نەهێڵن خوێنی باوکیان و ئەو بە قوربانی کە باوکیاندایەنە بە فیڕۆ بچێت. زۆر سپاس سامان دەگەڕم ستێدی کەناڵی گەلی کوردستان ئێرە کفریە کە باس لە کفریەکەی دیارە ناوەڕۆکی گەرمیانە هەر بۆیە لە هەموو لایەکەوە پڕە لە قوربانی فیداکاری کەسوکاری شەیدان و بگرە بەشێک لە هەر ڕەنگە خەڵکانی دیکەش لێرەوە هاتوون بەڵێنی وەفا دووپا دەکەنەوە کەوا خزمەتکاری خەڵک بوون و هەمیشە بێگومان بەرێک بن بۆ ئازادی و خزمەتگوزاری گەرمیان پایتەختی شەهیدان و ئەنفالکراوانە. زۆ سپاس بۆ تۆ زۆ سپاس بۆ میوانەکانێ بەڵێ بەڕێزان لە گەرمیانی پایتەختی شەهیدان و ئەنفالکراوانەوە دەگەڕێنەوە شاری هەڵمەت و قوربانی. ئێساش هاوکارمان عومەر کریمان لەگەڵا عومەر ئەم کاتە و باش لای ئێوە مراسیم بۆ ڕۆژی شەهیدی یەکێتی چۆن بەڕێوەچێت. بەڵێ هەموو ئامادەکارەکان کراوە پاش کەمێکی تر مەراسیمەکە دەست پێەکە بە ئامادەبوونی بەرپرسان و کەسوکاری سەربەرزی شەهیدان بۆ ڕێزلێنان لە قوربانیدان و تێکۆشانی قارەمانانی نیشتیمان شۆڕژێڕان خەباتکاران پێشمەرگە دڵسۆزەکان سەرکردە و پێشنگانی نەتەوەکەمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە لەم ڕۆژە سەری ڕێز و نەوازشدا دەنێوێنی لە ئازگەورەیان و یەکێتیانە دەڵێن ئێمە درێژە پێدەری ڕێبازەکەتان دەبین بۆ زانیاری زیاتر لە ئەندامانی مەکتەبەکان بەگشتی کلێرن ئێمە چەند ئەندامێک لەگەڵمانان قساکە سەبارەت بە باەخی یادکردنەوەی ڕۆژی شەهیدی یەکێتی و بۆچی ئێمە حەقە گرنگی بە کەسوکاری شەیدان و بە ڕۆژی شەیدان بین بە ڕێژ شکورێخانمان لەگەڵەکە ئەندامی مەکتەبە شکورێخانم کاتت باش فەرموو جەناب ببیتە ئەوێ سەبارەت بە ڕۆژی شەهیدی یەکێتی جەنابەت چ قسەیەک هەیە. سڵاومان بۆ گیانی پاکی شەیدانی سەربەرزی گەلەکەمان بۆ کەسوکارەکانیان سڵاو بۆ کەسوکارەکانیان سەری ڕێزماندا ئەنوێنن لەو ڕۆژە پیرۆزەدا و شانازیەکەین بە خوێنی شەهیدەکانەوە چونکە بەرهەمی خوێنی شەهیدانە کە ئەم ڕۆژە خۆشیان بۆ ئێمە دروست کرد و هیواداریشم کە هەموو خەڵکەیە کە بە چاوێکی بەرز و بە نرخەوە سەیری کەسوکاری شەهیدان و سەری ڕێزدا بنوێنێ بۆ شەهیدان چونکە ئەوان بوون کە ئەم ڕۆژانیان بۆ ئێمە دروست کرد و کە بەرهەمەکانی ئەوانە ئێمە بەم ئازادیە و کاروبارەکانمانەکەین و ئیشوکارەکانمانەکەین بەو هیوایم کە خوێنی شەهیدەکانمان لەبیر نەچێ بێوەفا نەبین بەرامبەر بە خوێنی شەهیدان بۆ پەیمانیش تازە ئەەکەمەوە کە هەمیشە من خەبات و ماندووبوونەکانی خۆمان بەردەوامی پێبین لە پێناوی بەرزڕاگرتنی خوێنی شەهیدەکان و لە پێناوی بەرزکردنەوەی ئاستی سربەخۆیی بۆ کوردستان زیاتر لە ئێستا بۆ بەگەیشتن بۆ مەهامانەی تریشکە تاوەکو ئێستا ئێمە بەدەستمان نهێناوە. سامان ئەوانەی کە مقاولانەکەینان چاپێکوتیان لەگەڵەکەین بەتایبەت لە مەکتەب فەرموو شکرێخان هەموو ئەوانن کە بەلایانی کەمەوە قۆناغێک لە قۆناغەکانی ژیانیان لە ناو یەکێتیا بووە هەیە کەسوکاری دەرەجەیەکی شەهیدیان هەیە کارسوکار شکرێخان کە لەگەڵم بوو بەدەیان کەس لە خێزان و خانەوادەکەی شەهید و ئەنفال و ئەوانەیە کاکسۆرانمان لەگەڵە کاکسۆران بێتە ئێرە جەنابەت بیتە ئەم دەستانم لەوە چێ باشتر بێت لەو دیەوە چیت هەیە بۆ ڕۆژی شەهیدی یەکێتی. پێشەکی زۆر سپاس لێرەوە سەری ڕێز و نەوازشدانم لە بەر گوڵکۆی پیرۆزی هەموو شەهیدان بەڵێن دەدەین درێژە پێدەری ڕێبازەکەیان بین و بەردەوام بین لە خەباتی کاری سیاسی و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و درێژە پێدەری ڕێبازی خوێنی شەهیدان بین. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆی تەرخان کردووە بۆ ڕۆژی یادکردنەوەی شەهیدەکانی بۆچی گرنگە ئێمە باغ بە کەسوکاری شەهیدان بین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دامەزراندنیەوە چونکە شەهیدەکان جێگەی خوێنی شەهیدەکان جێگەی ڕێز و پێزانین هەموو کاتێک بۆ پێمە پێویستە لەسەرمان خزمەتی کەسوکاری سەربەرزی شەهیدان بکەین و هەموو کاتێک لە خزمەتیان دابین. زۆر سپاس. سامان با کاک هەورامانیش وەرگرین کاک هەورامانیش کە لەگەڵمانەویش کەسوکاری شەهیدە و لێرە لە مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانیکردن کاک هەورامانم کاتت باش. جەنابەت چێ شەهید بووە و لەم ڕۆژە چی پێڵێ؟ زۆر سپاس من کوڕی شەهیدم لە سیوێکی ئابی 1970 شەهید بوو لەم ڕۆژە مێژویەدا سەر و ڕێز و نەوازشدانێنم بۆ سەرجەم شەهیدانی یەکێتی و تەواوی شەهیدانی کوردستان هیوادارم بتوانین درێژە پێدەری ڕێبازەکانی کەسوکاری خوێنی شەهیدان و خزمەتکاری کەسوکاری شەهیدان بین. تۆ ئەو کاتێک کە باوکت وەفاتی کرد و شەهید بوو چوە کاروانی نەمران تەمەنت چەند بوو و چی
یاد و یادگاریەکەت هەیە بۆ ئەوەی بەبیری هەمومانی بینەوە؟ من بەداخەوە باوکی خۆم نەبینیوە ئەو کاتانە کە لەدایک بووم تەمەنم نزیکەی ساڵێک و 8 مانگ بووە لەبەرەوەی بەداخەوە هیچ یاد و یادگاریەکم لەگەڵیانە بووە. کەواتە بۆ گرینگە یەکێتیانە یانی یەکێتی بایەق بە ئێوە بداکەنەوەی شەیدن و بایەق بە یادکردنەوەی گەورەی شەیدەکان بە. لە ڕاستیا شەیدان خوێنی شەیدان و شەیدان سەروەریەکی گەورەی ئەم ملەتەن. ئەم ئازادی ئەمڕۆ بەرهەمی خوێنی شەیدانە ئەم دەستکەوتانەی ئەمڕۆ بە هەموو کەم و کوڕیەکانیانەوە بەرهەمی خوێنی شەیدانە پێویستە لە ئاستی گەورەی خوێنی شەیدان نابین پێویستە ڕێبازەکەیان ون نەکەین درێژە پێدەری ڕێبازەکەیان بین لەم یادەدا پێویستە هەمیشە هەوڵ بدەین دەست بخەینە سەر برینەکان و چارەسەری کەم و کوڕیەکانی کە سوکاری شەیدان بکەین. بەڵێ سامان دەگەڕێنەوە لای ئێوە پاش دەستپێکردنی مەراسیمەکە و کاتە ڕاستەوخۆ مەراسیمەکەش دەگوازینەوە بۆ بینەرانمان لە هەر شوێنێکن کە بینەری گەلی کوردستان و ماڵپەڕە کۆمەڵایەتەکان. زۆ سپاس بۆ تۆ زۆ سپاس بۆ ئەو میوانانەی کە بۆ مایکی گەلی کوردستان قسەیان کرد. ئەمڕۆ کەناڵی گەلی کوردستان لە چەند کاتێکی جیاوازە ڕووماڵی سەرجەم ئەو چالاکیانە ئەکا کە بە ڕۆژی شەهیدی یەکێتی بەڕێوە دەچێت. و لەم ڕۆژە نابێت شەهیدە زیندۆکانمان لە یاد بچێت. شەهیدە زیندۆکان پێشمەرگە کەم ئەندامەکانی سەنگەر هەروەها ئەو قارەمانانەی کە لە زیندانەکانی بەعس بە موعجیزە ڕزگاریان بوو. سڵاو ڕێز بۆ ئەوانش ئەنێرین. بەڵێ بەڕێزان ئەچینە شاری قەڵاو منارە شاری هەمیشە سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان کاروانمان لەگەڵا کاروان ئەم کاتە و باش ڕێوڕسمی ڕۆژی شەهیدی یەکێتی لە شاری هەولێر چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ سامان بەیانیتان باش دیارە لە شاری هەولێریش بە هەمان شێوەی سەرجەم شار و شارستانی دیکەی هەرێمی کوردستان لە ڕۆژی شەهیدی یەکێتی لێرە مەراسیم و ڕێزدێنان بۆ ژیانی پاچی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوە دەچێت. دیارە لای هەمووان ئاشکرایە کاروانی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێکۆتایە وەگەر ئاور لە ڕابردوو بدەینەوە ئەو وێنە و بیرەوەریانەی کە دەبینین ئەوە پێمان دەڵێت کە یادەوەری و بیرەوەری و گیانبازی زیاتر لە 20,000 شەهیدەکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێناو ڕزگاری گەلی کورد و دۆزی ڕەوای گەلی کورد ئەو خوێنی بەخشیوە ڕۆڵەکانی خوێنیان بەخشیوە. دیارە ڕەنگە لای هەمووان ئاشکرا بێت کە هیچ شوێنێک و هیچ ناوچەیەک و هیچ ڕەوەزە شاخێک نەبێت کە پێشمەرەکانی یەکێتی تێکۆشانیان تێدا نەکردێت بۆ ئەمەش کە خوێنیان بەخشیوە. بۆیە یەکێتی لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە کە بە حزبی شەهیدان ناسراوە یاخود ناوی لێنراوە بۆی ئەوە شانازیشی گەورەیە کە بەر یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەوێت ڕەنگە هیچ لایەنێکی دیکە ئەو شانازیە و یاخود ئەو حەقا بەخۆی نەدات. من لە بارگای مەڵبەندی سێم ئەو مەڵبەندەی کە لە سەرەتایی دامەزانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تا ئەمڕۆ دەیان سەرکردە و کادر و پێشمەرگەی قارەمانی لە پێناو یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پێناو با بڵێن دۆزی ڕای گەلی کورد بەخشیوە. من مامۆستا محەممەد سلێمان وەردەگرم. مامۆستا بەیانی باش بۆ ڕۆژی شەهیدانی یەکێتی چیتان هەیە؟ زۆر بەخێربێن. دیارە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ هەریەک لە جعفەر عەبدولواحید خاڵە شەهاب ئەنوەر زۆراب بە درشمی کەم بژی کەڵ بژی چوونە بەرپەتی سێدارە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەم ڕۆژەی دیاری کرد وەکو ڕۆژی شەهیدانی یەکێتی. لەم ڕۆژە پڕشکۆیەدا سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم شەهیدانی ڕێگا ڕزگاری کوردستان دادەنوێنین. هیوادارین یادکردنەوەی ئەو ڕۆژە بەس لە بەیاننامە و درشمی قەبە و بریقەدار قەتیز نەکرێتن بەڵکو حکوومەتی هەرێم و یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی ئاوڕێکی جددی لە خانەوادەی شەهیدان بدەنەوە و هەوڵی باشکردنی گوزەران و ژیانی خێزان و شەهیدان بدەنەوە. دووبارە ڕێز و نەوازش و درود بۆ گیانی پاچی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان و تەواوی شەهیدانی گەلەکەمان و زۆر سپاس. زۆر سپاس. کاک سەید تارق ئەگەر ئێرە
من کاک سەید تارق لێ پسای بەشی شەهیدانە لە مەڵبەندی سێ کاک سەید لەم ڕۆژە چ پەیامێکتان هەیە بۆ کەسوکاری شەهیدان بۆ شەهید بۆ با بڵێن بنەماڵەی شەهیدان بەناوی خی گەورە زۆر سپاس بۆ جەنابتان ئەمڕۆ 21 مانگی 11 ڕۆژێکی مێژووی گەورەی پرشکۆیە لە خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان بەڕابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تێیدا وەکو دەڵێ سێ کوچکەی شەهیدان شەهید شەهاب و شەهید ئەنوەر و شەهید ئەنوەر زۆراب و شەهید جەعفەر عەبدولواحید بوون بەسەر قافڵەی کاروانی خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەمان هەر بۆیە لەم دەرفەتەدا سڵاو و ڕێز دەنێرم بۆ گڵکۆی پیرۆزی شەهیدان و بۆ خانەوادە سەربەرزەکانیان و سڵاو لە جەنابی مام جەلال کە هەمیشە خەمخۆر و وەکو دەرەی داکۆچیکاری سەرسەختی داخوازی و داواکاریەکانی خانەوادەی سەربەرزی شەهیدان بوو و ئەم دەرفەتە بە پێویست دەزانم تایدا داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کەوا بە جددیتر و باشتر و چاکتر لە خەمی خواست و داخوازی و داواکاریەکانی خانەوادەی سەربەرزی شەهیدان بی کە تا ئێستا بەڕاستی وەکو پێویست ئاوریان لێ نەدراوەتەوە بەشێکی زۆریان تا ئێستا دنیایەک معانات و کێشە و گرفتیان هەیە هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر هیچ پاسا و هیچ بڕووبیانویەک نەگاتە ئاستی ئەوەی کەوا وەکو پێویست لە خزمەتی کەسوکاری شەهیدان دانەوێت چکە بەری ڕنج و خەباتی تێکۆشانی و خوێن و فرمێسکی ئەو شەهیدانە بوو کە ئەو دەستکەوتانی ئەو ڕۆهەیتمان هەمووی لە ئەنجامی خەبات و خوێنی ئەوان بوو. ئەگەر دەستەکان خۆش بێ کاک سەید ئەگەر بەڕێستان پێم بڵێ لەم ڕۆژە لە ڕۆژی شەهیدانی یەکێتی چ پەیامێکتانە یاخود دەتانەوێت ئێوە داواکاری کەسوکاری شەهیدان لە یەکێتی نیشتیمانی کوردستان چێ بۆی کە یادی شەهیدان هەمیشە بەرز و بەنەمنی بمێننەوە. پێشی بە خێراتتان دەکەم دیارە ئەمڕۆ ڕۆژەشی مێژوویە لە بزافی ڕزگاری خوازی نەتەوەکەمان ڕۆژی شەهیدان کە 21 ڕۆژی شەهیدانی یەکێتیە ئەوەی کەیسە کە دەبیندرێ لە هەرێمی کوردستان بەرهەمی خوێنی هەموو ئەو شەهیدان تێکۆشەرانەیە کە ئێستەکە بوونە قوربانی و ئێمەژەوە لە سای خوێنی شەهیدان بۆیە لە بەو ڕۆژە پیرۆزە بە دەرفەتی دەزانم کە حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بەهانای شەهیدانەوە بێن زیاتر بتوانن هاوکاری شەهیدان بکەن بە خزمەتی شەهیدان بە ڕۆژەشی پیرۆزی دەزانین. بەڵێ سامان ئەوە بەشێک لە وتەی کادرانی مەڵبەندی سیاخود کەسوکاری شەهیدان بوو لە شاری هەولێر دیارە دوای کەمێکی دیکە لێرە مەراسیم بۆنێ ڕۆژی شەهیدی یەکێتیەوە بەڕێوە دەچێت ئێمە هەوڵ دەدەین لە کاتی بەڕێوەچوونی مەراسیمەکەدا جارش دیکە ڕاستەوخۆ لەگەڵ تامین و دیمەنەکانی ئەو مەراسیمە بۆ تاوای بینەران بگوازینەوە. کاروان مەسعود زۆ سپاس بۆ تۆ زۆ سپاس بۆ میوانەکانە بەڵە بەڕێزان ئەگەڕێنەوە شاری سلێمانی شاخەوانمان لەگەڵا شاخەوان ئەم کاتە و باش لای ئێوە مەراسیمی ڕۆژی شەهیدی یەکێتی چۆن بەڕێوە دەچێت. سڵاو لە ئێوە سامان سڵاو لە بینەرانی گەلی کوردستان دیارە ئێستا ئێمە لە مەزاری شەهیدانین کە ئەمڕۆ بەستویەکی 11 ڕۆژی شەهیدانە هەموو ساڵێک لەم کاتەدا ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرز و پیرۆز ڕادەگیرێت دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە هەوڵیاوە کۆمەڵێک ئیش و کار بکات لە پێناوەشدا کۆمەڵێ شەیدی داوە شەیدەکانیشی بە گوێرەی حزبەکانی تر کۆمەڵێ شەیدن لە مێژووە باز دەکرێت و یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی بە مێژوەکەی دەکات و شانازی بە شەیدەکانیەوە دەکات دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مێژووی خەباتی خۆیدا زیاتر لە 20,000 شەیدی داوە کە لە شەیدی زیندانیانی سیاسی و شەیدانی بەرەنگاربوونەوەی تیرۆر و هەروە شەیدانی پەتی سێدارەکە ئەنۆر و جەعفەر و خاڵەشی هابوون کە بوونە سمبۆلێک بۆ شەیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 21/11/1976 لە سەرەتای دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە گیانان بەخدا ئەم گیان بەختکردنەش بۆ هۆکارێک بۆ هۆیەک کە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بەرەنگاری زوڵم و زۆر بنەوە دیارە ئەوەی کە ئەبینن ئێستا مەراسیمەکە کەمێکی ماوە ئەمانە کۆمەڵک لەو کەسان کادرانن و کەسوکاری شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتوونە تەیرە بۆ مەزەلگەی ئارامگەی گردی سەیوان لێرە ڕێشۆنەکانەگرنە بەروە ئامادەکاریەکەن بۆ دەستپێکردنی مەراسیمەکە دیارە لە مەراسیمەدا بڕیارە
تاجە گوڵینەی خاتوێرە و ئیبراهیم ئەحمەد لێرە دامرێەوە هەروە لێپرتاوی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی سەردانی ئێرە دەکات ئەمەی کە دەیبینن بەشێکە لەو کەسوکاری شەیدان و بەشێکە لەو کەسانێک کە هاتوونەتە ئێرە و بەشداری لە ڕێوڕسمی ڕۆژی شەیدان یەکێتی نیشتمانی کوردستان دەکەن. ئێمە چاوەڕوان دەکەین تاوەکو مەراسیمەکە دەست پێ دەکات بەڵێ یەکێتی نیشتمانی کوردستان دیارە لە مێژووی بزافی خۆیدا کۆمەڵێک لە شەیدی داوە شەیدەکانشی بوونەتە سومبولی بەرخودان و بوونەتە نمونەیەکی سەرکەوتون و ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان سەرکردایەتێکی نوێ و هەموو کەسوکاری شەیدانش چۆنەڵی ئومێدێکیان بە سەرکردایەتی نوێ هەیە و سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانش دەخت لەوە دەکاتەوە کە کەسوکاری شەیدان خزمەت بکرێن و هاوکاریان بنەوە پشتیوانیان بن. من دەگەڕێمەوە لای ئێوە تاوەکو مەراسیمەکە دەست پێ دەکات و زانیاری زیاتر بۆ ئێوە دەگوێزینەوە. بەڵێ شاخەوان زۆ سوپاس کە لەگەڵمان بوویت. شێرکۆبێکەسی شاعیر کە خۆی ساڵانێک لەگەڵ هێزی پێشمەرگی کوردستانە بووە و یەکێک بوو لەو کەسانی چەندین پێشمەرگی هاوڕێی خۆی بینیوە کە شەهید بوون لە پارچە هۆنراوەیەکە باسی هەڵوێستی ئینسانی شەهیدەکان و باسی خوێنی شەهیدەکان ئەکات و ئەڵێ شەهید ئاوە تیونەتی زەوی دەشکێنێ پەنجە و دەستە ئازاری خاک ڕادەژەنێ سۆمای چاوە کام دوا ڕۆژ دوورە ئەیبینێ شەهید باڵای بەقەت باڵای کوردستانە گروی ئازادی و بەیداخی لوتکەی هەڵوێستی ئینسانە. بەڵێ بەڕێزان لێرەدا هاتینە کۆتایی ئەم بەرنامە تایبەتە تا بە گەیشتنەوە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.